سەری نەتەوەی و گەشەی تەکنەلۆژی چیرۆکی سەرکەوتنی ئیسرائیل. لە ناوچەیەکی بچووکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چیرۆکێکی سەرنجڕاکێژەیە کە دەکرێت ببێتە سەرچاوەی ئیلهام بۆ هەموو نەتەوە بندەسەکان. چیرۆکی گەلێک کە لە ماوەی کەمتر لە 70 ساڵدا لە کۆمەڵێک پەنابەر و کۆچبەری پەرتەوازەوە بوو بە یەکێک لە پێشەنگەکانی تەکنەلۆژیای جیهان. ئەم دۆکیۆمەنتاریە گەشتێکە بەناو قوڵایی ئەو بیرەنەتەوەیەی کە زانست و تەکنەلۆژیای کردە چەکی سەرەکی مانەوە و گەشەکردن، چۆن نەتەوەیە کە بۆ هەزاران ساڵ بێنیشتیمان بوو توانی لە ڕێگەی بیری زانستیەوە نەک تەنها دەوڵەتێک دروست بکات بەڵکو ببێتە سەرچاوەی سەرەکی داهێنان لە جیهاندا. لە پشت ئەم سەرکەوتنەوە دۆکترین و بیرێکی قوڵ هەیە کە لە سەرەتای سەدەی 20ەمەوە دامەزرا و بەردەوام پەرەی پێدرا. بیرێک کە زانستی کردە بەشێکی دانەبراو لە نازنامەی نەتەوەی و چەکێک بۆمانەوە. ئەمڕۆم ئەزمونە دەتوانێت ببێتە ڕێگایەک بۆ گەلی کورد کە خاوەن هەمان ئازار و خەونە. لەم گەشتەدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر ئەو میکانیزمانەی کەوایان کرد نەتەوەیەکی بێدەوڵەت ببێتە دەوڵەتی ستارت-ئەپ و ئەوەی کە چۆن دەکرێت کوردستان سوود لەم ئەزمونە وەربگرێت. بناغەی بیر. لە کۆتایی سەدەی 19دا تیۆدۆر هێرچل ڕۆژنامەنووسێکی نەمساویج و بیرۆکەیەکی نوێ خستە ڕوو کە جیاواز بوو لە هەموو بیرۆکەکانی پێشخۆی. ئەو پیوا بوو کە چارەسەری کێشەی جووەکان تەنها لە ڕێگەی دامەزرانی دەوڵەتێکی مۆدێرن و زانستیەوە دەبێت. هەرزل لە کتێبەکەیدا دەوڵەتی جووەکان باسی لە دەوڵەتێک دەکرد کە لەسەر بنەمای زانست و پێشکەوتندا دەمەزرێت. ئەو پیوا بوو نەتەوەیە کە خاوەنی زانست و تەکنۆلۆژیا بێت دەتوانێت بەرگری لە خۆی بکات و لە جیهانی نوێدا شوێنی خۆی بکاتەوە. ئەم بیرۆکەیە بوو بە بناغەی سەرەکی بۆ دامەزرانی یەکەم دامەزراوە زانستیەکان تەنانەت پێش دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل. لە ساڵی 1925دا کاتێک هێشتا دەوڵەتی ئیسرائیل دروست نەبوو بوو زانکۆی عیبری لە قودس دامەزرا. ئەم زانکۆیە بوو بە یەکەم سەنتەری زانستی مۆدێرن لە ناوچەکەدا. لەو سەردەمەدا زۆر کەس پیان وابوو دامەزرانی زانکۆیەک لە وڵاتێکی داگیرکراودا کارێکی نەگونجاوە، بەڵام ڕێبەرە زایۆنیستەکان پیان وابوو کە زانست و پەروەردە گرنگترین چەکە بۆ ڕزگاری و سەربەخۆیی. لە ساڵی 1934دا حایم وایزمان کە خۆی زانایەکی کیمیا بوو ئینستیتیوتی زانستی وایزمانی دامەزران. ئەم دامەزراوەیە کە ئەمڕۆ یەکێکە لە ناوەندە هەرە پێشکەوتوەکانی جیهان لە بواری توێژینەوەی زانستیدا لە سەردەمێکدا دامەزرا کە هێشتا جووەکان دەوڵەتیان نەبوو. وایزمەن پێی وابوو زانست دەتوانێت ببێتە پردێک لە نێوان گەلانی جیهاندا و ڕێگەیەک بۆ سەلماندنی توانای نەتەوەکەیان. وایزمەن خۆی یەکێک لەو زانستوانە جوانە بوو کە دۆزینەوەی فۆرمۆلی ئەسیتۆنی وەک چەکێکی سیاسی و دیپلۆماتیک بەکارهێنا و لە گەرمەی جەنگی جیهانی یەکەمدا بە بەخشینی ئەم فۆرمۆلا بە دەوڵەتی بریتانیا کە دەیتوانی یارمەتیدەرێکی بەهێزی جەنگی بێت بۆ بریتانیا پەیوەندیەکانی جووەکان و بریتانیا بگەێنێتە ئاستێک کە لۆرد بالفۆر وەزیری دەرەوەی ئەوسای ئەو وڵاتە لە ڕاگەیاندراوە بەناو بانگەکەی خۆیدا لە 1970 پشتیوانی دەوڵەتەکەی بۆ دامەزرانی دەوڵەتێک بۆ جووەکان دەرببڕێت. هەر لەو سەردەمەدا دامەزرانی تێکنیۆن لە حیفا وەک یەکەم پەیمانگای ئەندازیاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵگەیەکی تر بوو لەسەر گرنگیدانی بزوتنەوەی زایۆنیستی بە زانست و تەکنەلۆژیا. ئەم پەیمانگایە بوو بە سەرچاوەی سەرەکی پێگەیاندنی ئەندازیار و تەکنەلۆژیستە پێشەنگەکانی ئیسرائیل. ئەم دامەزراوانە پێش دروستبوونی دەوڵەت بناغەیەکی بەهێزیان دانا بۆ ئەوەی دواتر ئیسرائیل ببێتە یەکێک لە وڵاتە پێشەنگەکانی جیهان لە بواری زانست و تەکنەلۆژیادا. ئەوان سەلماندیان کە نەتەوەیەک دەتوانێت تەنانەت پێش دەسەبەرکردنی سەربەخۆیی سیاسی بناغەی داهاتووی خۆی لە ڕێگەی زانستەوە دامەزرێنێت. دوای دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل لە ساڵی 1948 سەرکردە سیاسی و سەربازیەکان دەیانزانی کە لە ناوچەیەکی پڕمەترسیدا دەژین و پێویستیان بە استراتیژیەکی تایبەت هەیە بۆمانەوە. لێرەوە چەند دۆکترینێکی سەرەکی سەریان هەڵدا. دۆکترینی لێواری جۆری. ئیسرائیل لە سەرەتای دامەزراندنیەوە لەگەڵ ڕاستێکی سەخت ڕوبەڕوو بووەوە. وڵاتێکی بچووک کەم دانیشتوان بە سەرچاوەی سروشتی سنووردار لە ناوەڕاستی زۆرێک لە دەوڵەتە عەرەبیە گەورەکان کە دوژمنانی سەرەکی دامەزران و مانەوە و بەردەوامی ئیسرائیل بوون. ئەم ڕاستیە بوو بەهۆی داڕشتنی یەکێک لە گرنگترین دۆکترینەکانی ئیسرائیل، دۆکترینی لێواری جۆری. دۆکترینی لێواری جۆری لەسەر بنەمایەکی سادە دامەزراوە. ئەگەر ناتوانین لە ڕووی چەندایەتیەوە ژمارەی دانیشتوان، قەبارەی خاک، سەرچاوەی سروشتی چێبەرچێ بکەین،
دەبێت لە ڕووی چۆنایەتیەوە پێشەنگ بین. بەواتایەکی دیکە پێویستە لە ڕووی تەکنەلۆژی و زانستیەوە ئەوەندە پێشکەوتوو بین کە هیچ دوژمنێک نەتوانێت پێمان بگات. ئەم دۆکترینە لە سەرەتادا لە بواری سەربازیدا جێبەجێکرا. ئیسرائیل هەوڵیدا لە ڕێگەی داهێنانی تەکنەلۆژیای پێشکەوتووەوە ئەو کەمی لە ژماری سەرباز و چەکی کلاسیکدا هەیەی قەرەبوو بکاتەوە. سیستەمی بەرگری گومبەزی ئاسنین نمونەیەکی بەرچاوی ئەم دۆکترینەیە کە چۆن وڵاتێکی بچووک دەتوانێت لە ڕێگەی تەکنەلۆژیاوە خۆی لە هێرشی موشەکی دراوسەکانی پارێزێت. بەڵام دۆکترینی لێواری جۆری تەنها لە بواری سەربازیدا نەمایەوە. ئەم بیرۆکەیە گوازرایەوە بۆ هەموو بوارەکانی ژیان، بە تایبەتی ئابووری و تەکنەلۆژیا. ئیسرائیل هەوڵیدا لە هەموو بوارێکدا بە تایبەتی لە بواری تەکنەلۆژیای زانیاری زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیای پزیشکیدا پێشەنگ بێت و جیاوازیەکی جۆری لەگەڵ وڵاتانی دیکەدا دروست بکات. ئەمڕۆ دۆکترینی لێواری جۆری بۆتە بەشێکی دانەبراو لە کلتوری نەتەوەی ئیسرائیل. لە سیستمی پەروەردەوە تا دامەزراوە سەربازی و ئابوووریەکان هەمویان لەسەر بنەمای ئەم دۆکترینە کار دەکەن. پێویستە لە هەموو بوارێکدا باشترین بین، چونکە ئەمە تەنها ڕێگایمانەوە و پێشکەوتنمانە. دۆکترینی زایۆنیزمی تەکنەلۆژی. زایۆنیزمی تەکنەلۆژی یەکێکە لە گرنگترین دۆکترینەکانی ئیسرائیل کە لە ناوەڕاستی سەدەی 20ەمەوە گەڵاڵەکرا. ئەم دۆکترینە لەسەر بنەمای ئەوە دامەزرا کە دەوڵەتێکی بچووک لە ڕووی جوگرافیاوە دەتوانێت لە ڕێگەی بەکارهێنانی تەکنەلۆژیای پێشکەوتووەوە زلهێزێکی گیانی بێت. بنەمای سەرەکی ئەم دۆکترینە لەسەر سێ خاڵی سەرەکی دامەزراوە. یەک، بە سیاسیکردنی تەکنەلۆژیا، واتە بەکارهێنانی تەکنەلۆژیا وەک ئامڕازێکی سیاسی بۆ دروستکردنی هاوپەیمانێتی و پەیوەندی نێودەوڵەتی. ئیسرائیل لە ڕێگەی پێشکەشکردنی تەکنەلۆژیای پێشکەوتوو بە وڵاتانی دیکە توانی پەیوەندی استراتیژی لەگەڵ زۆر وڵات دروست بکات. دوو، داهێنانی بەردەوام. ئەم دۆکترینە داوا دەکات کە هەموو سەرچاوەکانی وڵات بۆ داهێنان و پەرەپێدانی تەکنەلۆژی نوێ تەرخان بکرێن. بۆیە دەبینین ئیسرائیل ڕێژەیەکی زۆر لە بودجێ خۆی بۆ توێژینەوە و پەرەپێدان تەرخان دەکات. سێ، یەخستنی هەوڵەکان. لەژێر ئەم دۆکترینەدا هەموو کارتەکانی وڵات، حکوومەت، سوپا، زانکۆکان و کارتی تایبەت بە شێوەیەکی هاوئاهەنگ کار دەکەن بۆ پێشخستنی تەکنەلۆژیا. بۆ نمونە زۆربەی داهێنانە سەربازەکان دواتر بۆ بەکارهێنانی مەدەنی دەگۆڕدرێن. ئەنجامی ئەم دۆکترینە ئەوە بوو کە ئیسرائیل توانی لە ماوەیەکی کەمدا ببێتە دووەم گەورەترین ناوەندی داهێنان لە جیهان دوای دۆڵی سیلیکۆن لە کالیفۆرنیا. ئەمڕۆ وڵاتە بچووکە خاوەنی زۆرترین کۆمپانیای نوێی تەکنەلۆژیا بە ڕێژەی دانیشتوان و یەکێکە لە پێشەنگەکانی بواری سایبەر سکیورتی و زیرەکی دەستکرد. دۆکترینی ئاسایشی زانیاری بنەما. ئەم دۆکترینە کە لە ناوەڕاستی نەوەدەکانەوە گەشەی کرد پێی وایە لە سەردەمی نوێدا دەسەڵات و ئاسایشی نەتەوەی ڕاستەوخۆ پەیوەستە بە توانای کۆنتڕۆڵکردن و پاراستنی زانیاریەوە. لەم ڕوانگەیەوە شەڕی داهات و شەڕی زانیاریە. لەم چوارچێوەیەدا یەکەی 1200 سوپای ئیسرائیل دامەزرا کە تایبەتە بە ئاسایشی سایبەری. ئەم یەکەیە نەک تەنها بۆ بەرگری بەڵکو بۆ پەرەپێدانی تەکنەلۆژیای نوێ و ڕاهێنانی تایبەت کار دەکات. زۆربەی داهێنەر و سەرۆکی کۆمپانیا گەورە تەکنەلۆژیەکانی ئیسرائیل پێشتر لەم یەکەیەدا کاریان کردووە. بەپێی ئەم دۆکترینە پێویستە هەموو دامەزراوەکانی دەوڵەت لە قوتابخانەوە تا زانکۆکان گرنگی تایبەت بە تەکنەلۆژیای زانیاری بدەن. هەر بۆیە زانکۆکانی ئیسرائیل لە توێژینەوەی زانیاری و ئاسایشی سایبەریدا پێشەنگی گیانن. ئەمڕۆ ئیسرائیل یەکێکە لە گەورەترین هەناردەکارانی تەکنەلۆژیای ئاسایشی سایبەری لە جیهاندا. نزیکەی لە 125 کۆمپانیا یۆنیکۆرنەکانی جیهان لە بواری ئاسایشی سایبەریدا ئیسرائیلین. ئەمەش ئەنجامی ڕاستەوخۆی دۆکترینی ئاسایشی زانیاری بنەمایە. خاڵێکی گرنگی ئەم دۆکترینە ئەوەیە کە پێویستە مناڵان و گەنجان لە تەمەنێکی زۆوە لەگەڵ گرنگی و مەترسیەکانی جیهانی سایبەری ئاشنا بکرێن. بۆیە سیستمی پەروەردەی ئیسرائیل بەرنامەی تایبەتی هەیە بۆ دۆزینەوە و پەروەردەکردنی بەهرە گەنجەکان لەم بوارەدا. لە جیهانی نوێدا ئەو نەتەوەی کە نەتوانێت زانیاریەکانی خۆی بپارێزێت و کۆنتڕۆڵی زانیاری بکات ناتوانێت سربەخۆی خۆی بپارێزێت. ئەمە دروشمی سەرەکی ئەم دۆکترینەیە کە بۆتە بەشێکی دانەبراو لە کلتوری نەتەوەی ئیسرائیل. استراتیژی سربەخۆی ئابووری لە ڕێگەی داهێنان. لە سەرەتای دامەزرانی دەوڵەتی ئیسرائیلەوە ڕێبەرەکانی پیان وابوو کە سربەخۆی ڕاستەقینە پەیوەستە بە سربەخۆی ئابووریەوە. بەڵام لەبەر سنوورداری سەرچاوە سروشتیەکان تاکە ڕێگا بۆ گەیشتن بەم ئامانجا داهێنان و تەکنەلۆژیا بوو.
بۆ ئەم مەبەستە پلانێکی درێژخایاندانرا کە لەسەر سێ بنەمای سەرەکی دامەزرا بوو. 1. گۆڕینی کێشە و لاوازیەکان بۆ دەرفەت. 2. سەرمایەگوزاری لە سەرمایەی مرۆیی. 3. دروستکردنی ئیکۆسیستمی داهێنان. نمونەیەکی سەرەکی ئەم استراتیژە گۆڕینی کێشەی کەم ئاوی بوو بۆ دەرفەتی داهێنان. ئیسرائیل پێشەنگی تەکنەلۆژیای ئاودێری و کشتوکاڵی وشکە لە جیهاندا. ئەمڕۆ ئەم تەکنۆلۆژیایە یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی داهاتی دەرەکی وڵات. هەروەها نەبوونی سەرچاوی نەوت و کانزا هانی ئیسرائیلیدا بەرەو پیشەسازی بایۆتەکنۆلۆژی و دەرمانسازی بڕوات. ئەمڕۆ ئیسرائیل یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنەرانی دەرمان و چارەسەری پزیشکی لە جیهاندا. خاڵی سەرەکی ئەم استراتیژە سەرمایەگوزاری لە مرۆڤە. دەوڵەت لە سەدا 20 بودجەی ساڵانەی تەرخان کردووە بۆ پەروەردە و ڕاهێنان. هەر خوێندکارێکی بەهرەمەند لە تەمەنی منداڵیەوە دەناسرێتەوە و پاڵپشتی تایبەتی بۆ دەکرێت. یەکێک لە گرنگترین بەشەکانی ئەم استراتیژە دروستکردنی ئیکۆسیستەمی داهێنانە. دەوڵەت یارمەتی سەرەتایی بە کۆمپانیا نوێیەکان دەدات و لە سەدا 85 مەترسی دارایی پرۆژە نوێیەکان دەگرێتە ئەستۆ. ئەمەش وای کردووە کە ئیسرائیل پێی بگوترێت وڵاتی ستارت ئاپ. لە جیهانی ئەمڕۆدا گەورەترین سەرچاوی سروشتی مێشکی مرۆڤە. ئێمە هیچ نەوت و زێرمان نییە، بەڵام خەڵکمان هەیە کە دەتوانن داهێنان بکەن. ئەمە فەلسەفەی سەرەکی ئەم استراتیژەیە کە بووەتە هۆی ئەوەی ئیسرائیل سەرڕای بچووکی و نەبوونی سەرچاوی سروشتی ببێتە یەکێک لە ئابووریە بەهێزەکانی جیهان. جێبەجێکردن لە واقعدا. لە ئیسرائیلدا پەروەردە تەنها خوێندن نییە، بەڵکو سیستمێکی تۆکمەیە بۆ دروستکردنی نەوەی داهێنەر. ئەم سیستمان لە چەند ئاستێکدا کار دەکات. 1. سیستمی پەروەردە و ڕۆڵی لە بەرهەمهێنانی داهێنەر. لە تەمەنی 12 ساڵیەوە خوێندکارە بەهرەمەندەکان دەناسرێنەوە و دەخرێنە پۆلی تایبەتەوە. ئەم پۆلانە بەرنامەی خوێندنی تایبەتیان هەیە کە لەسەر چارەسەرکردنی کێشە و بیرکردنەوەی داهێنەرانە چڕ دەبێتەوە. خوێندکاران لە تەمەنێکی زۆوە فێری بەرنامەسازی و تەکنەلۆژیای پێشکەوتوو دەکرێن. زۆربەی قوتابخانەکان تاقیگەی پێشکەوتویان هەیە و پرۆژەی ساڵانە جێبەجێ دەکەن کە تێیدا خوێندکاران دەبێت کێشەیەکی ڕاستەقینە چارەسەر بکەن. 2. پەیوەندی سوپا و تەکنەلۆژیا. خزمەتی سەربازی لە ئیسرائیل تەنها ئەرکێکی نیشتیمانی نییە، بەڵکو قوتابخانەیەکی گەورەی تەکنەلۆژیایە. یەکە تایبەتەکانی وەک 8200 تالپیۆت و مامرام وەک زانکۆی تەکنەلۆژی کار دەکەن. گەنجەکان لێرە فێری نوێترین تەکنەلۆژیا دەبن و پرۆژەی ڕاستەقینە جێبەجێ دەکەن. زۆربەی داهێنانە گەورەکانی ئیسرائیل سەرەتا لە پرۆژە سەربازیەکانەوە دەستیان پێکردووە. بۆ نمونە سیستمی گەڕان و دۆزینەوەی زانیاری کە ئەمڕۆ لەلایەن گوگڵەوە بەکاردێت سەرەتا پرۆژێکی سەربازی بوو. 3. سیاسەتی کۆچ و ڕاکێشانی بەهرەکان. ئیسرائیل سیاسەتێکی تایبەتی هەیە بۆ ڕاکێشانی بەهرە و زانایان لەسەر تاسەری جیانەوە. هەر زانا و پسپۆڕێکی جوو بێوێت بگەڕێتەوە یارمەتی تایبەتی وەردەگرێت. لە ساڵی 1990ەوە زیاتر لە ملیۆنێک کەس لە رووسیا و وڵاتانی تر گەڕاونەتەوە کە زۆربیان خاوەن بڕوانامەی بەرزن. 4. پارکە تەکنەلۆژیەکان و ڕۆڵیان. ئەمڕۆ ئیسرائیل گەورەترین چڕبوونەوەی پارکی تەکنەلۆژی هەیە لە دوای دۆڵی سلیکۆن. ئەم پارکانە وەک ناوەندی یەکگرتنی زانکۆ، پیشەسازی و داهێنەران کار دەکەن. لێرە هەموو پێداویستیەکانی کۆمپانیا نوێیەکان دابین کراوە لە شوێنی کار تا ڕاوێژکاری یاسایی و دارایی. سەرکەوتنی ئیسرائیل لە بواری تەکنەلۆژیادا بەرهەمی ڕێکەوت نییە. ئەمە ئەنجامی پلانێکی درێژخایەن و سیستمێکی تۆکمەیە کە هەموو توخمەکانی کۆمەڵگا تێیدا بەشدارن. ئەمە ڕاستیەکە کە دەکرێت وەک وانەیەک بۆ وڵاتانی تر سیر بکرێت. ئەنجامەکانی دۆکترین و استراتیژیەکانی گەشەی تەکنەلۆژی لە ئیسرائیل. یەکەم، کاریگەری لەسەر ئابووری. گۆڕانی ئیسرائیل لە وڵاتێکی هەژار و کشتوکاڵیەوە بۆ یەکێک لە ئابووریە پێشکەوتەکانی جیهان نمونەیەکی دەگمەنە لە مێژووی هاوچەرخدا. ئەمڕۆ داهاتی تاک لە ئیسرائیل نزیکەی $50,000 لە ساڵێکدا. بەشی تەکنەلۆژیای پێشکەوتوو نزیکەی لە 150 هەناردەی ئیسرائیل پێکدێنێت. لە ساڵی 2023دا نزیکەی 100 کۆمپانیای ئیسرائیلی لە بازاری نازداک تۆمار کرابوون کە ڕێژەیەکی سەرسوڕهێنەرە بۆ وڵاتێک کە تەنها 10 ملیۆن دانیشتووی هەیە. ئیسرائیل لە ساڵانی 2022 هەتا 2024 زیاتر لە 7,000 کۆمپانیای نوێی ستارت ئەپی تێدا دامەزراوە. بە بەراورد لەگەڵ ژمارەی دانیشتوان
ئەمە بەرزترین ڕێژەیە لە جیهاندا. تەنها لە شاری تێل ئەڤیڤدا ژمارەی ستارت ئەپەکان لە هی زۆرینەی وڵاتانی ئەوروپی زیاترە. گەورەترین کۆمپانیەکانی جیان وەک گوگڵ، مایکرۆسۆفت، ئینتێل و ئەپڵ ناوەندی توێژینەوە و گەشەپێدانیان لە ئیسرائیل هەیە. تەنها کۆمپانیای ئینتێل نزیکەی 15,000 کەسی لە ئیسرائیل دامەزراندووە و گەورەترین هەناردەکاری وڵاتە. نهێنی سەرکەوتنی ئابووری ئیسرائیل لەوەدایە کە ئەوان توانیان لە ماوەی چەندەیەکدا ئابووریەکەیان بگۆڕن لە ئابووریەکی دەوڵەتیەوە بۆ ئابووریەکی داهێنەر کە لەسەر زانست و تەکنەلۆژیا دامەزراوە. ئەمڕۆ تەنانەت خەیرانە جیهانیەکانیش کاریگەری کەمتریان لەسەر ئیسرائیل هەیە، چونکە بەردەوام لە داهێنان و گۆڕانکاریدان. تەنها لە ساڵی 2023دا زیاتر لە 15 ملیارد دۆلار و بەرهێنانی بیانی لە کەرتی تەکنەلۆژیای ئیسرائیلدا کراوە. ئەمە بەڵگەیە لەسەر متمانەی جیهانی بە توانە تەکنەلۆژیەکانی ئەم وڵاتە. An international structure was changed overnight. کاریگەری لەسەر پێگەی نێودەوڵەتی. سەرکەوتنی ئیسرائیل لە بواری تەکنەلۆژیادا گۆڕانێکی بنەڕەتی لە پێگەی نێودەوڵەتی ئەم وڵاتەدا دروست کردووە. ئەمڕۆ زۆر وڵات کە پێشتر پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل نەبوو بەهۆی پێویستیان بە تەکنەلۆژیا و داهێنانەکانی ناچارن پەیوەندی لەگەڵیدا دروست بکەن. ڕێکەوتنە مێژوویەکانی ئیبراهیم گەورەترین نمونەی ئەم گۆڕانکاریەیە. وڵاتانی وەک ئیمارات و بەحرین کە بۆ دەیان ساڵ نەک تەنها دانیان بە ئیسرائیل دانەدەنا بەڵکو بەشێک بوون لە هەڕەشەی بەردەوام بۆ سەرمانەوەی ئەم دەوڵەتە، ئەمڕۆ لەژێر کاریگەری پێشکەوتنە تەکنەلۆژیەکانی ئیسرائیلدا ناچار بوون هەڵوێستی خۆیان بگۆڕن. سەرکەوتنی ئیسرائیل لە بوارەکانی وەک کشتوکاڵی وشکە، تەکنەلۆژیای ئاو، ئاسایشی سایبەری و تەندروستی ئەو وڵاتانی ناچار کرد کە پێداچوونەوە بە هەڵوێستی مێژووی خۆیاندا بکەن. هاوکات وڵاتە گەورەکانی ئاسیا وەک چین، هیندستان و ژاپۆن سەرەڕای هەڵوێستە سیاسیەکانیان پەیوەندی بە هێزی تەکنەلۆژیان لەگەڵ ئیسرائیل هەیە. هیندستان ساڵانە بە نزیکەی 5 ملیارد دۆلار تەکنەلۆژیای سەربازی و کشتوکاڵی لە ئیسرائیل دەکرێت. کۆمپانیا گەورەکانی جیان وەک گوگڵ، مایکرۆسۆفت، ئەپڵ و ئینتێل ناوەندی توێژینەوە و گەشەپێدانیان لە ئیسرائیل دامەزراندووە. تەنها لە ساڵی 2023دا زیاتر لە 350 کۆمپانیای جیانی ناوەندی داهێنانیان لە ئیسرائیل کردوتەوە. ئیسرائیل ساڵانە چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی تەکنەلۆژی گرنگ بەڕێوە دەبات. وڵاتێک کە ڕۆژگارێک لە گەماروی سیاسی و دیبلۆماسیدا بوو، ئەمڕۆ بۆتە ناوەندێکی نێودەوڵەتی بۆ کۆبوونەوەی پسپۆڕان و بازرگانانی تەکنەلۆژیا. لە کۆتاییدا ئەم پێشکەوتنە تەکنەلۆژیانەوەیان کردووە کە ئیسرائیل لە وڵاتێکی گەمارۆدراوی ناوچەییەوە ببێتە هێزێکی جیهانی کە وڵاتان ناچارن لە پێناو بەرژەوەندی تەکنەلۆژی و ئابووریدا پەیوەندی لەگەڵدا دروست بکەن. ئەمە یەکێکە لە گەورەترین سەرکەوتنەکانی استراتیژی زایۆنیزمی تەکنەلۆژی. کاریگەری لەسەر ئاسایشی نەتەوەیی. تەکنەلۆژیا شێوازی پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئیسرائیلی بە تەواوی گۆڕیوە. لە جیاتی پشتبەستن تەنها بە هێزی سەربازی، ئەمڕۆ ئیسرائیل توانیوێتی لە ڕێگەی داهێنانی تەکنەلۆژیەوە ئاستێکی نوێ لە ئاسایش بۆ هاوڵاتیانی دابین بکات. نمونەی هەرە بەرچاوی ئەم سەرکەوتنە سیستمی بەرگری موشەکی گومبەزی ئاسنینە کە توانیوێتی ڕێژەی سەرکەوتن لە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە موشەکەکاندا بگەێنێتە لە سەدانەوەت. ئەم سیستما کە بەرهەمی توێژینەوە و داهێنانی خودی ئیسرائیلە سەرنجی زۆر وڵاتی ڕاکێشاوە و ئەمڕۆ چەندین وڵات داوای کڕینی دەکەن. لە بواری ئاسایشی سایبەریدا ئیسرائیل یەکێکە لە پێشەنگەکانی جیهان. ناوەندی نەتەوەیی سایبەری ئیسرائیل کە لە ساڵی 2015 دامەزراوە بە یەکێک لە کارامەترین ناوەندەکانی پاراستنی سایبەری لە جیهاندا دادەنرێت. ڕۆژانە بە هەزاران هێرشی سایبەری بۆ سەر ژێرخانە گرنگەکانی وڵات پوچەڵ دەکاتەوە. ئیسرائیل تەکنەلۆژیای پێشکەوتووی بۆ چاودێری سنوورەکان و پاراستنی شوێنە هەستیارەکان داهێناوە. سیستمی چاودێری فڕۆکەخانەی بێنگۆریۆن کە بە ئارامترین فڕۆکەخانە لە جیهاندا دادەنرێت نمونەیەکی ترە لەم سەرکەوتنە. لە بواری درۆن و تەکنەلۆژیای چاودێری ئاسمانیەوە ئیسرائیل بۆتە یەکێک لە 3 وڵاتە پێشەنگەکەی جیهان. ئەم تەکنەلۆژیایە نەک تەنها بۆ مەبەستی سەربازی بەڵکو بۆ چاودێری سروشتی، پاراستنی سەرچاوەکانی ئاو و کشتوکاڵیش بەکاردێت. پێشکەوتنی ئیسرائیل لە بواری زیرەکی دەستکردا توانای پێشبینیکردن و خۆ ئامادەکردن بۆ هەڕەشەکانی داهاتووی بەهێز کردووە. سیستمەکانی شیکردنەوەی داتا و زیرەکی دەستکرد یارمەتی دەستگا ئەمنیەکان دەدەن بۆ ناسینەوەی هەڕەشەکان پێشڕوودانیان. لە ئەنجامدا تەکنۆلۆژیا وای کردووە کە ئیسرائیل سەرەڕای هەموو هەڕەشە و مەترسیەکانی دەوروبەری بتوانێت ئارامی و ئاسایش بۆ هاوڵاتیانی دابین بکات و
ببێتە نمونەیەک بۆ وڵاتانی تر لە بواری بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەیی. وانەکان بۆ کوردستان، خاڵە هاوبەشەکانی نێوان کورد و جوو. مێژووی کورد و جوو سەرەڕای جیاوازیەکان خاڵی هاوبەشی سەرنجڕاکێشی زۆری تێدایە. هەردوو نەتەوە ئەزمموی تاڵی چەوساندنەوە و هەوڵی لە ناوبردنیان بەدەست هێزە زلهێزەکانەوە هەیە. هەردوو گەل ئەزمموی دابەشبوون و پەرتەوازەییان هەیە. هەروەک چۆن جووەکان بۆ هەزاران ساڵ لە نیشتیمانی خۆیان دوور بوون و لە وڵاتانی جیاوازدا دەژیان، کوردیش بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە نێوان 4 دەوڵەتدا دابەش و داگیر کراوە. هەردوو نەتەوە لە ناوچەیەکی جیۆپۆلەتیکی هەستیاردا دەژین، هەروەک چۆن ئیسرائیل لە ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە و بە دەوڵەتانی عەرەبی دەورە دراوە، کوردستانیش لە ناوەندی 4 دەوڵەتی دوژمندا دەژی. هەردوو نەتەوە ئەزمموی جینۆسایدیان هەیە. هۆلۆکۆست بۆ جووەکان و ئەنفال بۆ کورد دوو برینی خۆڵن کە کاریگەریان لە سەربیری نەتەوەی هەردووگەل هەیە. هەردووگەل ئەزمموی پشتیوانی و فەرامۆشکردنی نێودەوڵەتیان هەیە. چۆن ڕۆژئاوا جاروبار پشتیوانی جووەکانی کردو و جاریش پشتگوێ خستون، کوردیش هەمان ئەزمموی هەیە. هەردوو نەتەوە خاوەن کللتورێکی دەوڵەمەندن و توانیویانە سەرەڕای هەموو هەوڵەکانی تواندنەوە نازنامە و زمانی خۆیان بپارێزن. هەروە هەردوو نەتەوە خاوەنی میراتێکی دەوڵەمەندی ڕۆشنبیری و فەرەنجین. خاڵێکی گرنگی تر ئەوەیە کە هەردوو نەتەوە گرنگی تایبەتیان بە خوێندن و زانست داوە. چۆن جووەکان لە هەر شوێنێک بوو بن گرنگیان بە خوێندن داوە، کوردیش بە هەمان شێوە سەرەڕای هەموو کۆسپەکان هەوڵی بەدەستهێنانی زانستی داوە. هەردوو نەتەوە خاوەنی دیاسپۆرایەکی گەورن کە دەتوانێت ڕۆڵی گرنگ لە گەشەپێدانی نیشتیماندا بجێڕێت. هەروەک چۆن جووەکان توانیان سوود لە توانای جووە پەرتەوازەکان وەربگرن، کوردیش دەتوانێت سوود لە توانای کوردانی دەرەوەی وڵات وەربگرێت. ئەم خاڵە هاوبەشانە دەری دەخەن کە کورد دەتوانێت زۆر لوانە لە ئەزمموی جووەکان وەربگرێت، بە تایبەت لە بواری بەکارهێنانی زانست و تەکنەلۆژیا وەک ئامڕازێک بۆ بەهێزکردنی پێگەینەتەوەیی. چۆنیەتی سوودوەرگرتنی کوردستان لە ئەزمموی ئیسرائیل. بۆ سوودوەرگرتن لە ئەزمموی ئیسرائیل پێویستە کوردستان چەند هەنگاوێکی استراتیژی بنێت. یەکەم، گۆڕینی سیستمی پەروەردە، دانانی بەرنامەیەکی تایبەت بۆ ناسینەوەی منداڵە بەهرەمەندەکان لە تەمەنی زووەوە، گۆڕینی میتۆدی خوێندن لە لەبەرکردنەوە بۆ داهێنان و چارەسەرکردنی کێشە، دامەزراندنی قوتابخانەی تایبەت بۆ بوارە تەکنەلۆژیەکان، دانانی پلانی تایبەت بۆ بەهێزکردنی بیرکاری و زانست. دووەم، دامەزراندنی ژێرخانی تەکنەلۆژی، دروستکردنی پارکی تەکنەلۆژی لە هەر سێ پارێزگاکە، دامەزراندنی ناوەندی توێژینەوەی تایبەت بە کێشە سەرەکیەکانی کوردستان، دابینکردنی تاقیگەی پێشکەوتوو بۆ زانکۆکان، دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان زانکۆ و پیشەسازی. سێەم، پاڵپشتی داهێنەران، دامەزراندنی سندوقی تایبەت بۆ پاڵپشتی پرۆژە داهێنەریەکان، دابینکردنی یاسای پارێزەری مافی داهێنان، کەمکردنەوەی باج بۆ کۆمپانیا نوێیەکان، دانانی خەڵاتی تایبەت بۆ داهێنەران. چوارەم، ڕاکێشانی بەهرەکان، دروستکردنی پلانی تایبەت بۆ گەڕانەوەی پسپۆرە کوردەکانی دەرەوە، دابینکردنی هاندەری تایبەت بۆ گەڕانەوەی زانایان، دروستکردنی تۆڕی پەیوەندی لەگەڵ پسپۆڕانی کورد لە دەرەوە، دابینکردنی دەرفەتی کار و توێژینەوە. پێنجەم، پەرەپێدانی یاسا و ڕێسا، دانانی یاسای هاندەر بۆ بەرهێنان لە بواری تەکنەلۆژیا، کەمکردنەوەی بیرۆکراسی بۆ دامەزراندنی کۆمپانیای نوێ، پاراستنی مافی خاوەندارەتی فکری، دابینکردنی ئاسانکاری بۆ ڕاکێشانی و بەرهێنانی بیانی. شەشەم، پەرەپێدانی پەیوەندی نێودەوڵەتیەکان، دروستکردنی پەیوەندی لەگەڵ ناوەندە تەکنەلۆژیەکانی جیان، باشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان، ڕاکێشانی کۆمپانیا جیانەکان بۆ کوردستان، دروستکردنی هاوبەشی لەگەڵ زانکۆجیانەکان. ئەم هەنگاوانە کە لەسەر بنەمای ئەزمموی ئیسرائیلدا ڕێژراون دەتوانن ببنە سەرەتایەک بۆ گۆڕینی کوردستان بۆ ناوەندێکی گرنگی تەکنەلۆژی لە ناوچەکەدا. هەنگاوە پێویستەکان بۆ دەستپێکردن، هەنگاوە خێراکان بۆ دەستپێکردن لەم قۆناغەدا. یەک، دامەزرانی دەستەی باڵای زانست و تەکنەلۆژیا، پێگەێنانی تیمێک لە پسپۆڕانی ناوخۆ و دەرەوە، دانانی بودجەی تایبەت بۆ پرۆژە تەکنەلۆژیەکان، دیاریکردنی ئەولەویەتەکانی گەشەی تەکنەلۆژی لە هەرێمدا.
دانانی پلانی کورتخایەن و درێژخایەن. 2. دەستپێکردن لە پەروەردا، هەڵبژاردننی ژمارە قوتابخانە لە هەر پارێزگایەک وەک قوتابخانەی نمونەیی تەکنەلۆژیا، ڕاهێنانی مامۆستایان لەسەر میتۆدی نوێی وانەوتنەوە، دابینکردنی تاقیگەی نوێ بۆ ئەم قوتابخانانە، دەستپێکردنی کێبڕکێی زانستی ساڵانە. 3. دامەزرانی یەکەم پارکی تەکنەلۆژی، دیاریکردنی شوێنێکی گونجاو لە نزیک زانکۆیەکی سەرەکی، دابینکردنی ژێرخانی پێویست، ڕاکێشانی کۆمپانیا ناوخۆییەکان، دابینکردنی باڵەخانەی نوێ بۆ ستارت ئەپەکان. 4. دامەزرانی سندوقی داهێنان، تەرخانکردنی بودجەی سەرەتایی 100 ملیۆن دۆلار، دانانی میکانیزمی شەفاف بۆ پاڵپشتی پرۆژەکان، دروستکردنی لیژنەی هەڵسەنگاندنی پرۆژەکان، دابینکردنی ڕاوێژکاری یاسایی و دارایی بۆ پرۆژە نوێیەکان. 5. دەستپێکردنی پرۆژەی گەڕانەوەی بەهرەکان، دروستکردنی داتابەیسی پسپۆرانی کورد لە دەرەوە، دابینکردنی پاکێجی ڕاکێشەر بۆ گەڕانەوە، دابینکردنی دەرفەتی توێژینەوە و کار، دروستکردنی تۆڕی پەیوەندی بەردەوام. 6. دەستپێکردن بە گۆڕینی یاساکان، ئامادەکردنی یاسای هاندانی و بەرهێنانی تەکنەلۆژی، کەمکردنەوەی بیرۆکراسی بۆ دامەزراندنی کۆمپانیای نوێ، دانانی یاسای پاراستنی مافی داهێنان، دابینکردنی ئاسانکاری باجی بۆ کۆمپانیا نوێیەکان. 7. دەستپێکردن بە پەیوەندیە دەرەکیەکان، دروستکردنی پەیوەندی لەگەڵ پارکە تەکنەلۆژیەکانی جیان، واژۆکردنی ڕێکەوتن لەگەڵ زانکۆ پێشکەوتوەکان، بانگێشکردنی کۆمپانیا جیانیەکان، بەشداریکردن لە کۆنفرەنسە نێودەوڵەتیەکان. هەر دواکەوتنێک لە جێبەجێکردنیان دەبێتە هۆی دواکەوتنی زیاتری هەرێم لە کاروانی پێشکەوتنی تەکنەلۆژی. پەیامی کۆتایی بۆ کوردستان. لە دنیای ئەمڕۆدا نەتەوەیە کە نەتوانێت خۆی لەگەڵ شۆڕشی تەکنەلۆژیادا بگونجێنێت مەحکومە بە دواکەوتن و لاوازی. چیرۆکی سەرکەوتنی ئیسرائیل تەنها چیرۆکی دەوڵەتێک نییە، بەڵکو نمونەی ئیرادەی نەتەوەیەکە کە بڕیاریدا چارەنووسی خۆی بگۆڕێت. کورد خاوەنی هەمان ئەو توانە و بەهرانەیە کە جوەکان هەیان بوو. ئێمە خاوەنی گەنجانێکی بەهرەمەندین کە لە باشترین زانکۆکانی جیان دەخوێن و سەرکەوتن بەدەست دەهێنن. خاوەنی مێشکێکی داهێنەرین کە لە سەختترین بارودۆخدا توانیوێتی خۆی بسەلمێنێت. کوردستان خاوەنی سەرچاوەی سروشتی دەوڵەمەندە کە ئیسرائیل نەیبوو. خاوەنی شوێنێکی جیۆپۆلیتیکی گرنگە کە دەتوانێت ببێتە پردی پەیوەندی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. ئەوەی پێویستمانە تەنها بڕیارێکی نەتەوەییە بۆ گۆڕینی ئەم سەرچاوانە بۆ هێز. کاتی ئەوە هاتووە کە کوردستان لە کڵێشەی قوربانی مێژوو بێتە دەرەوە و ببێتە نمونەی داهێنەری داهاتوو، هەروەک چۆن ئیسرائیل توانی لە ماوەی 70 ساڵدا ببێتە زلهێزی تەکنەلۆژی، کوردستانیش دەتوانێت. پەیامی ئێمە بۆ گەنجانی کورد هیچ شتێک ناگۆڕێت، نە جوگرافیا، نە مێژوو، نە گەماروی دەوروبەر. تەنها شتێک کە دەتوانێت ببێتە هۆی گۆڕان زانست و تەکنەلۆژیایە. ئەگەر نەتەوەیەکی بچووک وەک جووتوانی ئەمە بکات، بۆچی کورد نەتوانێت؟ لە کۆتاییدا با ئەوە لەبیر نەکەین کە ئەمڕۆ هێز تەنها لە چەک و تانک و فڕۆکەدا نییە. هێزی ڕاستەقینە لە زانست و تەکنەلۆژیادایە. نەتەوەیە کە خاوەنی تەکنەلۆژیا بێت دەتوانێت داهاتوی خۆی بنووسێتەوە. کاتی ئەوە هاتووە کە کوردستانیش ئەم ڕێگایە بگرێتە بەر.